سپاس دەکەم بۆ بەرنامەکە کاک دکتۆر. پرسیارێکمە کاک دکتۆر، تۆ هەز ناکەی کە ئەم خەسووە ناقی زۆری بەرامبەر ئەمانە کردووە کە بۆی ئەمانی ژاوا بیرەکەنەوە، مەبەستم خەسوەکەیە کە خراپ بۆ لەگەڵ خۆی دەبووە نابووە ئەوە بۆیە بەرامبەرەمان. ڕاستەفەمی کاک نەوشیروان لە 100% وایە ئێمە پاساو بۆم ئافرەتە ناهێنینەوە، ئەکید غەڵەت بووە، ئەکید نابووە مامەڵە لەگەڵ ئەمانە بکە، ئەکید مادام کچەکەی یاوە بەم ئێمە چۆن بەممانوت کە ئەمە ئەو خەسووە دایکی ئەمە مەفروض ئەگەری شیری فاک بێ دایکی تۆشە ئەبوایە بە هەمان شێوەژ ئەم خەسوو ئاوا بیری کردایەوە بێ هەموو خەسوەکانە بیرکەنەوە مادام کچەکەی خۆی یاوە بەم کوڕە ئەگەر ئەمە کچێتیش بە کوڕی خۆی دابنێ نە ئەبوایە ئەویش ڕقاوی بووە، ئەویش بزانە حقدی لە دڵا بووە، ئەویش کەسێک بووە کچەکەی خۆی حەزی نەکردووە بدرا بە مشکەمە باسێکن ئەڵێ ناڕازی بووە ئیتر بۆ تۆڵەسەنەوە ئایسا جانی تۆڵەسەنەوەگە لە ناخیە ئەوی شاه بووە بۆ هاتووە ئەمی دەربەدەر کردو کرێتی بە کرێکی و دەری کردو و ژوورەکەی لێسەنگوەتەوە چی و چی و ئەگەر ئەو نەبووام ڕقوکینە دروست نابوو. بەڵام با پرسیارەکە بە جۆرێک ترکەین لە ناو عەشرەتەکان و هۆز و بەرەبابەکانی کووردا کەم عەشرەتە بووە مەسەڵەن کە شتێکیان لێ کوژراوە چون تۆڵەی خۆیان کردوەوە نێ کوشتویانە عەشیرەتی وا هەیە 50 لەوی تر کوشتووە ئەوی چلی لەم کوشتووە دەرئەنجام وەرە ئینسان کە عینێکی عەقڵە بیری لێ بکات هەر لەسەر کوشتن و بڕین بەردەوام بین هەر یەکتری بکوژین نەخێر گەشتونتە قەناعەتێک کە ئەمە حەل نییە ئیلا ئەبێ سڵح بکەن. شەڕی عێراق و ئێران خۆ دەزانی 8 ساڵ بەردەوام بوونێ شەڕی جیهانی یەکەم لە ناو بین دەوڵەتەکانیشا ئێ باشە ملیۆنێک کەسیان لە یەکتری کوژ عێراق و ئێران لەسەر هیچیش و نەتیجەشی نەبوونێ هەر ئەبوایێت ئەو تاوە شەڕەکە وەستا ئەی هەر بەردەوام بۆ تا ئێستا ملیۆنان تریجە کوژرا تۆ ئینسان عەقڵە ئیتر بێ بیر بکەیتەوە ئێمە وەکو بەشەر ئەم خەسووە وای کردووە غەڵەتی کردووە باشە ئەمیژە بێ هەر بەردەوام غەڵەت کاوەکو ئەو ئێمەڵێن ئەم خەسووە غەڵەت بووە نە ئەبوایەوە بکە ئێ باشە ئێمەڵێن غەڵەت بووە کەواتە ئەمە گەر لێبور دەبێت ئەگەر وەکو خەسووی نەکا گەورەی بۆ ئەمە یەکەم دوایەوە خاڵێکی ئیجابی پۆزەتیڤ بۆ ئەمە نووسێ دوای ئەوە ئەگەر وازنە ئینتیقام بێنێ هەم نەفسیەن مرتاحە بێ هەمان کاتیش بەختەوەری بۆ خێزانەکەی ئەگەڕێنێتەوانێ بۆ ئەوی ئەمیش مرتاح بێت تۆ بتوێت نەتەوێ شعوری ئەم جیایوەکووەم خۆمی زوڵمی لێکراوە بەسم دایکێتی دایکە ڕاستە سەبەب بووە بەڵام حەل ئەوە نییە ئەمیش وەکو ئەو بکات حەلەکە ئەوەیە ئەم گەردنی ئازادکە گەردنی بە ئازاد نەکا کاکەجان خی گەورە حسابی خۆی لەگەڵەکە زاڵم بووە حکمی خۆی هەیە حەقی ئەم وەکو مەزلوم بمێنێتەوە باشە نەگەمیش زاڵم بێ چونکە مشکلەکە حەل نابێ بەس ئەم وەکو بڵێ ئاگرێ بکەی بە ئاو دڵ و دەرونی ئەمە دامریشێتەوە سراحەتم کردێستا بەڵام ئەی ئەم ئەی خێزانەکە ئەی ئینسانێت ئەی جینەکە ئەی بیر و باوەڕەکەی نابێت